بە کورتی پێتان دەڵم لە کاتژمێر 12 شەوی ڕابردووەوە تا ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا چی ڕوویداوە. سێ زانای دیکەی ئەتۆمی کوژراون بەمە ژمارەی ئەو زانە ئەتۆمیانی کە لە ماوەی 2 ڕۆژدا کوژراون بەرز بۆتەوە بۆ نۆزانە و ئیسرائیل بە عەقڵی زانستی و ئەتۆمی ئێران ناویان دەبات. لەلایەکی ترەوە دوو بەرپرسی دیکەی ئیطلاعات لەلایەن ئیسرائیلەوە کوژراون. قەبارەی زەرەر و زیانەکانیش لە ئیسرائیل وەکەوەی میدیای ئیسرائیلی باسی کردووە زیاتر لە 70 برینداریان هەیە و سێ کەسیش کە وەک باسی دەکەن مەدەنینە کوژراون. سوپای ئیسرائیل باسی کردووە کە ئێران 200 موشکی ناوە بە ئیسرائیلەوە لەو ژمارەیە لە 115 کە دەکاتە 50 موشک بەپێی پرۆتۆکۆڵ ڕێگریان لێ نەکراوە تەقێنراونەتەوە خۆیان تەقیونەتەوە لەبەرەوەی لەو شوێنانە کەوتونەتە خوارەوە کە هیچ ناوەندێکی مەدەنی و ئەمنی و استراتیژی لێ نەبووە و بەبێ زیان لێ دەرچوون. و باسی لەوەش کراوە کە لەلایەن سیستەمی بەرگریەوە ژمارەیەکی زۆر لەو موشکانە تەقێنراونەتەوە چەند موشکێکیش ئامانجەکانی خۆیان پێکاوە و کەوتونەتە ناو شارەکانەوە. میدیای ئیسرائیلی دەڵێت شوێنی مەدەنی پێکاوە ئەو هێڵی سوورە و سوپای ئیسرائیلیش زەخ لەوە دەخاتەوە. ئێرانیش دەڵێت ناوەندە ئەمنیەکان تەنانەت وەزارەتی بەرگری ئیسرائیلیان پێکاوە. بۆ وەرگرتنی نوێترین زانیاریەکان لەبارەی ئەم ڕووداوانە دەتوانن سەردانی 964.key ئاردی بکەن.